ئەتوانی سەپێمان بڵێکە سەرچاوی دارایی هاوڵاتی کوێیە؟ من دەبێ وا بکەم ئەگەر سبێنێ گۆڕانیش لە دەسەڵات بوو هەر دەبێ وا بکەم پارتی بەیەکێتی بە هەر هێزێکی تر بێ ئەمە خەتی ئیشکردنی منە ئەمڕۆ ئەم خەتی ئیشکردنی منە چێتە قازانجی ئەچێتە گیرفانی ئۆپۆزیسیۆنەوە سبێنێ چێتە گیرفانی ئۆپۆزیسیۆنێکی ترەوە کە نازانم کێیە کێ لە پشتی هاوڵاتیە شکستێکە کە لە تەمەنی هاوڵاتیە بۆ نمونە هاتووتە ڕێ بە پێی ناوڕۆشی بەڵگانامەکە وا هاتووە کە لە ڕێگەی بزنسمانێکی شاری سلێمانیەوە ڕۆژنامەی هاوڵاتی لە لایەنێکێتی نیشتمانیەوە کڕاوە هاوڵاتی مڵکی شخصی خۆمە ئازادیم لەوی بیفرۆشم یان هەر جۆرێک مامەڵی لەگەڵا بکەم بەڕاستی بە پێ ڕێکلامێکە لە ڕۆژنامەکەی خۆت هەڵاو بووە ئێستا تۆ خاوەنی خێراترین و گەورەترین چاپخانەی لە کوردستان و عێراقا ئەتوانی پێم بڵێ پارەی ئەمەت لەکوێوەیەنە هەر کەسێک هەر گومانێکی هەیە حساباتی ئێمە بەشی ژمێریاری ئێمە کراوەیە لە یەکەم ڕۆژەوە تا ئێستا ئەتوانێت بێت لێ کۆڵینەوە کابزانانی قسەی من تا چەند ڕاستە بەرنامەی بەڕاشکاوی شەوی یەکشەممە کاتژمێر 9:05 لێن ئارتیەوە پێشکەشتان دەکرێت